ئەمڕۆ سێشەممە ڕۆژی جیهانی ژن واتە 8 مارسە. ڕۆژی جیهانی ژن ڕۆژی ڕاگەیاندنی هاوپشتی ژنانە، ڕۆژی وەبیرهێنانەوەی خەباتی یەکگرتوانەی ژنان و پیاوانی یەکسانی خواست دژ بە گشت بوارەکانی نابرابەریە، ڕۆژی ڕاگەیاندنی توندبوونەوەی خەبات دژ بە هەڵاواردنی ڕەگەزی و ڕۆژی ڕاگەیاندنی نفرەت لە سونەت و کولتوری دژەژن و پیاوسالاریە. بینانی عزیزی بەرنامەی ئاسۆی بەرابەری سڵاو ئەم کاتتان باش. خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبینە میوانی ماڵەکانتان. ئازیزان، لەلایەن خۆم و هەموو هاوڕێیان و هاوکارانم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ دەکەین. بۆ بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری سەبارەت بە 8 مارس ڕۆژی جیهانی ژن میوانداری هاوڕێیان کەژان ئەسەدی چالاکی بواری ژنان، هاوڕێ شۆڕشی کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و هەروەها هاوڕێکانی کەرەمبور کادری حزبی کۆمۆنیستی ئێرانی. فەرموون لەگەڵمان بن. هاوڕێیان بەخێر بێن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان. زۆر سپاس بژین. زۆر سپاس. هاوڕێ کەژان، پرسیارەکانم لە ئێوە دەست پێ یەکەم، جیاوازی 8 مارسی ئیمساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو لە چیدایە؟ وڵای ئەو پرسیارە نازانم چۆن بڵێم، ینی هیچ جیاوازیەکی نییە لە ڕۆوە، ینی لە ڕۆوە جیاوازی هەیە، وەکو مەسەلەی گۆڕێنی ڕنگ و بۆی مەسەلەی ژنان وەکو کوشتن و قەتڵی ناموسی و وەکو بە هەر حاڵ ئەو تندوتی ژیانەی کە بەرامبەر بە ژن ئەکرێ لە بەشە بە هەر حاڵ ڕەشەکەیەوە گەر چاوی لێ بکەین. من ئەتوانم بڵێم کە لە هیچ لە حازێکەوە ئەنجنان فەرقێکی نەکردووە، تەنها ڕنگ و بۆنەکە گۆڕاوە ئیسا بە سوسیال میدیا بە یەک سری حرەکەت کە توانی بێتیان کەمێک بە شتەکە ینی نیشان بدەن. جەنا من زۆر بەداخەوە زۆر بەداخەوە بینم کە ئێستا ئەو بەتایبەت ئیمساڵ تماشاکەم کە چەندین قەتڵی ناموسیمان بووەوە، هەر ئەمڕۆ من بەداخەوە خەبەری کشتێکی کچێکی جوانی خەڵکی هەولێرم بیست بە شێوەیەکی زۆر ناشرین کوژراوە. بۆیە لەو ڕۆوە جیاوازیەکان زۆر نابینن، وەکو بەدەستێنانی مافەکان، وەکو ئەو بەرابەریەی کە ئەبێ بە پێویستی ئەزانین وەکو لابردنی مەسەلەی ڕەگەز. بەڕاستی ئەو لە ڕووی مافەوە لە ڕووی یاساییەوە من زۆر جیاوازی نابینم، ئەوە بگرە زۆر خراپتریش بووە. بەڵام لە بواری جیاوازی ئەکتیڤبوونی ژنانەوە یا بە هەر حاڵ ئەو هەڵوێستانەی کە ئێمە وەکو مرۆڤ ژن بین چ پیا و بەرامبەر بە مەسەلەی ژنان هەمانە وەکو دەنگدانەوە و ڕنگدانەوەی لە میدیاکانە، لە لای نووسەرانە، لە لای هونەرمەندانە، لە لای چالاکوانانی سیاسیە، ئەو بەتە نەهر هەمووشیان ینی ئەوە وەکو بەداخەوە بەشێک لەوانە کە بەڕاستی ئینسان هایەکی ئازادی خواز و مەخوازن. من جیاوازیەکە ئەبینم لەوا کە زۆر بە پشتگەرمی و بە محکەمی وەستاون لە پای ئەوە کە ئەم مەسەلەی ژنانە، ئەم مەسەلەی مافخوازی ژنانە، ئەم مەسەلەی ئینسان بوونی ژنانانی بەڕاستی شتەکە ئەوە سەیرە، ینی تۆ وەکوەکە مرۆڤ بی نەفەس بکێشی ئینسان بی، تۆ بەردەوام بە ساڵەکان و بە مێژوو خەریک بی، فقط بڵێ من وەکو ئینسانێک حساب بۆ بکرێ، ینی هەل شتەکە هەر لە خۆیان زۆر ناشرینەکە ئێمە ئەڵێن باسی مافخوازی، چونکە لە ئەساسا بێ مافە ببێ، ئەمە هیچ جیاوازیەکی لەگەڵ ڕەگەزی بەرامبەری ئێمە نییە. بەڵام بەداخەوە ئەم شتە بە هەر حاڵ بووەتە بە مسقال فرۆشتن بە ئێمە، مەجبورین معیاری ئەوە بسەنجێنین کە 8 مارسی مەسەڵەن 10 ساڵ لەبوو بە لەگەڵ ئێستا چۆن بوو. بەداخەوە مامانتوانی بڵێن 8 مارسی ئەم ساڵ زۆر خۆش بوو، ئێمەی ژنان چوین مەسەڵەن دەستمان کرد بە یەکگرتنەوەی سرودێکی خۆش، گۆرانیەک، کارێکمان کرد، هەدەفێکی جوانمان بوو. بەداخەوە ئێمە هەموو جارێ بێ بڵێن نا ئێمە ئەم ساڵ هاتین ڕێپێوانمان کرد، من شانۆیەکم کرد نازام لەسەر قەتڵی ناموسی بوو، لەسەر خەتەنەی کچان بوو، لەسەر بە زۆر بەشودانی کچان بوو. پس لە کولیە تاکە باسی کەی بەبێ ئەم شتانە کە باسمان کرد و ئەی بینین هەمومان
ئەنجنان فەرقێکی نەکردووە بەداخەوە بەڵام من تەنها شتێک کە توانم بڵێم جێ خۆشحاڵیە کە چالاکوانان بەردەوام من وە هیوامان ئەوەیە ئاسوویەکی ڕوون ببوون. بەڵێ زۆر سپاس. هاوڕەکانی پرسیارەکەم لە ئێوە ئەوەیە بارودۆخی ئێستای ژنان لە کوردستان ئێوە چۆن دەبینن؟ زۆر سپاس. پێش لە هەموو شتێ پێم خۆشە پیرۆزبایی 8 مارس بکەم لە ئێوە و لە هاوڕێکەژان و هاوڕێ شۆڕژ و هەروەها لە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواست لە سەراسەری دنیا بەتایبەت ژنان و پیاوانی ئازادی خواست لە ئێران و کوردستان کە لە توولی 43 ساڵی ڕابردووە زۆر بوێرانە لە بەرامبەر کۆماری ئیسلامی ڕاوەستاون. پێم خۆشە لەم ڕۆژێکدا یادێک بین لە زندانیانی سیاسی ژن کە هەر ئێستش ئامارێکی زۆرمان هەیە، ژنانێکی زۆرمان هەیە کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامین بە خااتری داواکردنی مافی سەرەکی خۆیان ئێستا لە ژێر شکنجەن وەیا لە سلولەکانە خەریکن جوانترین و باشترین ساڵەکانی ئەمریان تێپەڕەکەن. داواکاریەکی چم هەیەەوە لە سەرەتای بەنامەکەەوە بێژم زێنەبی جەلالیان زیندانێکی ژنی کووردە کە محکومە بە حەبسی ئەبەد و زیاتر لە 600 ڕۆژە کە چارەنووسی نادیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە هەشتێکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەشتێکی ئازادی بۆ زێنەبی جلالیان ڕێکۆتووە. داواکاری مەوەستە کە زێنەبی جلالیان لە بیرمان نەچێ لەو هەشتەکە بەشداری بکەین و لە هەموو کۆبوونەوە و تەجەمعەکانە کە ئەکرێت ناوی زەینەبی جەلالیان بۆین و دروستە ئەو لە شوێنێکە کە دەنگی ناگەیتە دەرەوەی زیندان بەڵام ئێمە لە دەرەوەین و ئەتوانین دەنگی ئەو بین. بەر لەوەی کە بڕۆمە سەر پرسیارەکەتان هاوڕێکەژان من پێم خۆشە لەسەر قسەکانی ئێدامەی قسەکانی هاوڕێکەژان چەند قسەیەک بکەم. من زۆر خۆشببینم شاید بەشێک بەرعکسی قسەکانی هاوڕێکەژان من زۆر خۆشببینم بە جۆنبشی ژنان و بە دەستکۆتەکانیان کە بە دەستیان هێناوە. ئێمە لە توولی 43 ساڵی ڕابردووە ئەزانین کە ژنان هەر لە سەرەتای سەرکارهاتنی کۆماری ئیسلامی کە ئینقلابێکە ژنان و پیاوانی ئازادی خواست تەبقەی کرێکار بۆ ڕێفاهی زیاتر بۆ بەرابری بۆ ئازادیکی زیاتر ئینقلابیان کردبوو و خۆمێنی و دارودەسەی بە پشتیوانی هێزە زلهێزەکان لەوانە ئەمریکا لە ڕاسیان وەختێ ئەم ئینقلابیانە لە دەستی خەڵکی هەژار و فەقیر بە تەبقەی کرێکاری ئێران دزی و خۆمێنیان توانم بێژم دۆ دەستی ئینقلابی خەڵکی ئێرانیان تەقدیمی خۆمێنی و دارودەسەی کرد و ئەوڵین حمەڵاتی کە خۆمێنی کردی ڕوبەژنان بوو سەچ لە فەرمانی حجابی ئیجباریە چ لەوەی کە حەقی حمایەتی خانەوادەی لە ژنان ناسەندۆ لە قانونی ئەساسی لای برد چ لەوەی کە سنی ئەزدواجی هێنا خوارۆ و تڵاقی منحەسر کرد بە دادگا و بە ڕەئی دادگا و بە قازی لە سەرەتا ئەوڵی حملەکانی ڕوبەژنان بووە بەڵام ژنان لە توولی 43 ساڵی ڕابردووە دەستکۆتایەکی زۆر باشیان بووە لە ئەوەی کە سنی ئەزدواجیان لە 9 ساڵ بردە 13 ساڵ دروستە بێ بە 18 ساڵ بێ وە خۆمێنی لە دۆرەی شاها 15 ساڵ بوو خۆمێنی لە 15 ساڵەکە هێنایستە 9 ساڵ ئەوەی کە سنیان بردە بە 13 ساڵ ئەوەی کە هاوڕێکەژان ئشارەی کرد کە ژنانێکی زۆر ژنان و پیاوانێکی زۆر وەکو بێژین خۆبەخشانە خۆڕێکخراو لەسەر مەسئلەی خێتنە ئاگاهگەریان کرد هەتا ئاماریان گرت و زۆر بە خۆشحاڵیەوە توانم بێژم کە خێتنە لە ئێران و لە کوردستان ئامارەکەی زۆر زۆر هاتە سەخوارەوە مۆختەس بووە بە یەک سریاوایەهایەکی زۆر دوورفتادە بە کوردستان و جنوبی ئێران ئەمە نیشانەی دەستکۆتی ژنان و پیاوانی ئازادی خوازن و من ئێمساڵ زۆر دڵخۆشم بە 8 مارسوە بە جونبشی ژنان ئەمە ئەگەر پارێکە هاوڕێکەژان خۆشتان لە خاترتانە
پارێکە قەتنامەی ژنانی سەقز وەختی ئەی خوێنی تۆ من پارێکە خوێن بۆ ئیمساڵ ئەوونە کاتم نەبوو بگەڕم بە دوایە بەڵام جوان لە بیرمەکە داوای لەغوی حجابی ئێجباریان کردبوو داوای لەغوی کودەکەم سەریان کردبوو داوای لەغوی چەندەم سەریان کردبوو داوای کاریان کردبوو لە کۆماری ئیسلامی بۆ ژنان کە کارێک دابین بکبوویان وەرخواستەکانیان زۆر زۆر ڕادیکال بوو و ئێمە ئەزانین کە ئەمە تر بەشێکی چێشی تۆ سەر پرسیارەکەی خۆتان کە لە من کردان ئێمە ئەزانین کە ئیمساڵ ڕۆژ نەبووە لە سەراسەری ئیران چەندین و چەندانە ئاعتیساب و ئاعترازمان نەبێت. باشەکانی من لێرە پرسیارێکم بۆ دروستە بێ کۆماری ئیسلامی لە هاتنە سەرکاری سەرکوب بکات ژنانیش لە بەرامبەریان مبارزاتیان ئەدامەیە بۆ ژنان بە مافەکانی خۆیان ناگەن ئەوە کێشە لەکوێەوە بەسەر با لە ئیدامایژم ئێمە ئیمساڵ وتم ڕۆژ نەبووە کە ئاعترازات و ئاعتیسابات نەبێ ئەتر ئەوە سوسیال میدیا لەبەر دەستی هەمومانەوە بە کلیکێک ئەچیتە سەر هەر ئینستاگرام بێ فەیسبوک بێ هەر تۆڕە کۆمەڵایەتیەکێ بێ وەختی ئەچیتە سەری ئاعترازات و ئاعتیساباتی کاریگەران نیشانەدا و حمایەتێک کە مابەقی جۆنبشەکان لە ئاعترازاتا کردیانە و وەختی تەماشای بەیانی و قەتنامە و فراخانەکانیانەکەی هەموو ئەو بەندانە کە لەوانە هاتووە خاستەهایەکی زۆر ڕادیکالەوە مختص بە تەنیا سنفی معلمان یا سنفی دانیشتجویی و کرێکاری نییە خواستەکانیان هەموو کۆمەلگا لە بەرەگریتەوە هەموو خواستەکانیان خواستەکانی تەبقەی کرێکارە و وەختێ ژنان ئێمە بینیمان کە ژنان چوونە سەر سەکۆ لە هەفتەپا سخەنرانیان کرد بینیمان لە جونبشی معلمانە ژنان سخەنرانیان کرد و ئەو ژنەکە ئەچێتە سەر سەکۆوە ئەو ژنەکە میکرۆفۆن بەدەستی و ئەگرێوە خواستەکانیان ئێژی درۆشمەکانیان ئێژی هەرە ئەو ژنەسەکە لە جۆنبشی ژنانی چا بەشداریەکەوە داوای مافەکانی خۆیەکە بۆیە جۆنبشەکان خەریکە پشتیەگەگرن و من زۆر دڵخۆشم بە جۆنبشی ژنان و بە دەستکۆتەکانیان و هەر ئەوەی کە ئێمە هەموو ساڵێک قەتڵ بووە بەڵام من نایژم جاران وەکو ئێستا بوو باتەوە جو بە ئیقتیسادێکە فشارێکی بێکاریەکی فرە ئیقتیسادێکی نالەبارێکە کۆماری ئیسلامی دروستی کردووە بۆ تەبقەی کرێکات خۆ بلەخەرە بێکاریەکی زۆر هەر جوانێگە بینی بێکارە هیچ داهاتوویکی ڕۆشن نابینێ بۆ خۆی هەموو ئەوانە فشار تێرێ بۆ کۆمەلگا بۆ خەڵک و وەختێکە جوانێگە بینی کە هیچ ئێوارە ئەچێتۆ سفرەی خاڵیە و ڕۆژ بە ڕۆژ ئەو سفرە خاڵی ترە بێتۆ پولی کراهماڵی نییە پولی قستی نییە پولی ئاوبرق و تەلیفۆنی نییە هەموو ئەوانە فشار تێرێ و ژنانیش باتەوە جو بێ ئاگاهیە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر کەس بەبێ خب معتەرزن بە وەزعەکە و ژنان بەداخەوە هەمیشە ژنان و مناڵان جۆزی قشرێک بوون جۆزی کەسانێک بوون کە زۆرترین زۆڵمیان لێچێوە زۆرترین ناقەیەک لە بەرامبەریانای بۆیە دەسەدەن بە کوشتنی ژنەکانی بنەماڵەیان ژنەکانی دەوروبەریان و بەشێکی شرایەتێکی اقتصادی زۆر خراپە کە کۆماری ئیسلامی بەینی و ئەوەیچ کە ئێمە ئیسە ئامارەکان باشتر تێتە بەردەستمان وەگەرگ لە ئەهوازە ژنێک ئەکوژرێت ئێمە لێرە هاوکات لەگەڵ کوشتنی تەسویرەکەی ئەبینین خەبەرەکەی ئەبیستین ئەوە نیشانەیە وەسەکە هەر کەسێک بۆ خۆی بووە بە خەبەرنگارێک و ئەمانە زوو لە دنیای مەجازیاوە لە تەریقی سوسیال میدیا و ڕەدوبەدەڵە بن و ئێمە ئەوانە جوانتر و زووتر ئەبیستین و خەڵک ناتوانێتتر ئەوانە بشارێتەوە چونە ئیستا هەموو کەس مۆبایلێکا لە بەردەستیا و بۆ خۆی دووربینێکەوە خەبەرنگارێکە بۆیە ئەوانەیەوە بۆچی دەستکۆتیان نەبووە خۆتان نەزانن لە سەرکوتی 8 مارسی 57 بگرێکە خومێنی زیاتر لە 10 میلیۆن ژن و پیا هاتنە ناو خیابان و شعاری ئێمە ئەنقلابمان نەکرد تا بەرەو دوا بچین و ئازادی نە شەرقیۆنە غەربیان لێدا تا بە ئێمڕۆ خومێنی خەریکە سەرکوتەکە خومێنی و دار و دەستێ و ئەوانەی کە دوای خومێنی هاتن کولی کۆماری ئیسلامی بە ئەنوا و ئەقسامی ئیسەبێژین هێزە سەرکوتەکەەوە چ نیروی ئەنتیزامی چه خاهرانی زەینەب چه ئەمرێ بێ معروف و نەهی از منکەر هەموو ئەوانە لە دەهەی 60 لە تەجاوزەوە بگرێکێت تەجاوزی کرد بە ژنانی سیاسی ژنانێکی مقاوم کە دەستیاندا بووە مبارزە بۆەوەی کە ترس بخاتە ناو دڵی ژنەکان و داوای مافەکانی خۆیان نەکەن
لە دواتر لە ئەسید پاشیەوە بگرێکەوە بە حیجاب و بێنە دەرەوە نازانم لە کوشتن یاناکە هەروە بێ هیچ سزایەک قاتڵ ئازادەکە لە هەموو ئەوانە تا بگرە لە زیندانەکانمان کە ئێستا پڕە لە ژنانی مقاوم ژنانی مۆبارز هەموو ئەوانە نیشانەی ئەوەسەکە کۆماری ئیسلامی هەر دەنگێکە لە لایەن ژنانەوە بڵاو بەرز بووەسەوە بە داوای مافی خۆی کردووە ئەو دەنگەیە خەفە کردووە بە شێوەهایەکی جۆرواجۆر و دەلیلێکی تری چیەوەسەکە ئێمە جونبشی ژنان جونبشێکی سازمان یافتە نیە مۆتەشەکلین و ڕەهبەریکیان نییە بەڵام هەرواکە وتم من خۆشببینم ئەگەر ئەم جۆنبشانە یەک بگرن و ژنان خۆیان لە تەشەکۆلەچکۆلەکانە سازمان بن ئێمە ژنانێکی ئەفوکە زۆریش قسەم کرد بەڵامیژم با جوابی پرسیارەکەت بەم هاوڕێیان ئەفوکەن شۆڕش و کەژانگیان ئێمە لە سەدحی ئێرانە مادرانی جانباختەکانی دەهەی شەسمان هەیە مادرانی پارکێلالەمان هەیە مادرانی ئابانمان هەیە مادرانی دەیمانگمان هەیە نازانم لە کوردستانە سێنفایەکی مختلفمان هەیە جۆنبشایەکی خۆمان خۆب ئیسە ناوم برد لە قسەکانمانە جۆنبشایەکی مختلفمان هەیە ژنان ئەگەر بتوانن لە جۆنبشایەکە مختەسی ژنانە خۆیان سازمان بن ئەوە چه باشتر ئەگەر ناتوانن لە نانوا کارەکەن لە سنفی خەبازانە خۆیان سازمان بن نازانم لە سنفای مختلف خۆیان سازمان بن وە کاتێکە دەردێ مشتێک دەرمانی مشتێک ئەلان ئێمە دەرمانی هەموو ئێمە کە نەمانی کۆماری ئیسلامی وە سیستمی سەرمایه‌داریە و دیارەکە تەبەقەی کرێکاری ئیران زۆر بە ئاگاهی گەیشتووە بەو نەتیجەکە بۆیە خەریکن پشتیبانی لە یەکەکەن و ژنانی جەتوانن خۆیان سازمان بن خەیچەکە با لە کوردستانە کۆڵبەران بۆ خۆیان سنفیان بێ بۆ خۆیان تەشەکولیان بێ و لەو ڕێگە هەم باشترە توانن دفاع لە مافەکانی خۆیان بکەن و هەمەتوانن ئەو سنفە ئەو تەشەکلانە تەک مابەقی تەشەکلەکان ترە خۆیان سازمان بن و بە ڕەهبەریەکی پێشڕۆ کە ئێمە بینیمان لە 2 ساڵی ڕابردووە تەبەقەی کرێکار ڕەهبەرانێکی زۆر ئاگاهیان هەیە زۆر جەسووریان هەیە باتەوەجو بە سازماندەیە کە هەیەە ئێمە ئاخرین مۆرد جۆنبشی معلمانمان بینی کە وەسی ئەو سازمان یافتە جۆنبشی بازنشستەکانمان بینی کە زۆر سازمان یافتە تێنە دەرەوە و ڕەهبەریەکی نامۆشەخەسیان هەیە و مدام کە هەر ڕایەک کرێکارێکە گرن کە لە سەدحی ڕەهبەریە و دەنگی مابەقی کرێکارانترە نەمایەندەی کرێکارانی ترە ئەیگرن لە پشتی سەحنا بێ ئەوەی کە ئێمە بزانین بازم ئەمانە سازمانە درێن دێمەوە بۆلات با پرسیارێک لە هاوڕێ شۆڕشکەم ئەگەر ئێمە بۆلات هاوڕێ شۆڕش بەڕای ئێوە جێگە و شوێنی ڕۆژی 8 مارس چییە؟ منیش پێش هەموو شتێک سڵاو ڕێزم هەیە بۆ خۆتان و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و میوانەکانتان و 8 مارسیش لە هەموو ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە هەموو ژنانێکە هەن لەژێر ستەم و زۆڵمە پیرۆزبایی یەکەم و هیوادارم بە هەوڵ و تێکۆشان دنیایەکی بێ زۆڵم و ستەممان ببێ. پرسیارەکەتان حەقەتی ئەوەیە کە نظامی حاکم لە ئێراندا دیارە ئەمەوێ شارەی بکەم بۆ قسانەی کانی دەستکەوتایەک لە لەحازی قانونیەوە مەسەڵەن تۆ سیر بکێ خۆقی بەرابەر حەقی تەلاق حەقی حەزانەت مەسەڵەن حتا حەقی سەختی جنین ئازادی مەسەڵەن ئەشقڕا دەربڕین ئازادی ئەزدواج هەمووانە لە قانوندا دیارە هیچ تەغییرێکی نەکردووە. بۆچی تەغییری نەکردووە؟ بەڕای من مەسەلە بۆ جمهوری ئیسلامی ئەوەیە کە لە سەرەتای هاتنە سەرکاریەوە ئەویش بەو نەوعاش ئەو لە ژیان لە ناو کۆمەڵگەدا نەهادینە بکاتەوە و بەو نوعە بۆ ئولگوسازی هایکە لە رادیۆ تەلەڤیزیۆن مەدرسە لە هەموو ئەوانەدا سعی دەکرد ئەو نوع سەبکە لە زندگی ئەو ئولگووە لە ژنی ئیسلامی نیشان بدە. بەڵام وە دواتر ئەگەر چاو لێ بکەین لەو مۆبارزاتانەدا لە هیچ کام لەوانەیشدا موافق نەبووین کە مەسەڵەن دەستکەوتێکی زۆر بەرچاومان لە حازی قانونەوە دەڵم قانونی ئەساسی کە بە تایبەتی زۆر دژەژن و 1400 ساڵ لەمە بەرەو شەرعە. بەڵام جیاوازی لێرەدا هەیە کە هەموو شتێ معیاری ئێمە بۆ یانێ بۆ ئەو ئەرزیابیەوەی کە
ژنانشیان کردووە یا ئەو جنبشە ئەو مبارزاتی لە ئێرانە بوو بە دژی ئەو زوڵم و ستەمە چۆن ئێمە ئەتوانین نیشانی بدەین ئەبێت ماشای کۆمەلگایش بکەین ئایا جمهوری ئیسلامیش توانی ویە موفق بێت لەو زمینە بە نەزەری من نە تۆ تماشای ئەو ئۆلگووە بکە لە ژنی ئیسلامی مەسەڵەن بڕۆ لە ناو شاری هەر کام لە شارەکانە دەورێ بدەیتەوە دەبینی کە سەرەڕای هەموو گەشتی ئێرشاد و نەهادها و کومیتە و نازەموانە کە ژنیان دەستگیر دەکرد ئازیەت و ئازاریان دەکرد خشونەتیان بەکار دەبەر بەرعلەیان بەڵام ژنان لە توولی ئەو ساڵانەدا بە تایبەتی نەسڵی ئەم نەسلە دواییە بەڕاستی زۆر لەوە سەرکەشتر بوو کە ئەو نەوعە لە ژیان حاضر بێ قبولی بکە مەسەڵەن تماشا بکەن ئێستا بووە بە باو ڕانندگی ژنان دووچەرخە سواری ژنان حتا ڕعایەت نەکردنی حەجاب ژنان لە حینی ڕانندگیە دەرس خوێندنی ژنان لە ناو سیاست بوونە لە ناو ژناندا و بە تایبەت ئەگە بگەڕینەوە بۆ کوردستان چاو لێ دەکەین تەسەورێک پێش انقلاب لە ژنان بوو لە سەدا ئاسڵەن قابل لە مقایسە نییە ژن بۆ خۆی شەڕ دەکا ژن چەکدارە ژن دش بە سیستم و بارزە دەکا مقاومەت دەکات و قابل مقایسە نیە لەگەڵ ئەو ئەرزشانەی کە جمهوری ئیسلامی ئەوێ حاکمی بکا بەسەرەوەجان لە موسیقیە لە هۆنەرە لە هەموو ئەو سەحنانە داوتم لەباری قانونیەوە بۆ جمهوری ئیسلامی 100% ناتوانێت قەبنشینی بکە و بە تایبەتی لەم دەورەدا بۆچی ئیجازە نادا چۆن نەزانێ ئەگەر مل بدا بەدانەی لەو تەغییر و تەحوڵاتانە مەسەڵەن قانون دەبەنە مەجلس بۆی کە حەقی منداڵ یعنی ئەو ئەزدواجانەی کە بە ناوی ژێری 13 ساڵەوە دەکرێت لە ئوروپا و کشوەرهایە کە مافی مرۆڤ ڕعایەت دەکەن پدوفیلیان بێت دەڵێن کەسانێکن کە تەجاوز بە منداڵ دەکەن بەڵام لەوێ بەڕێوە دەچێت ئەگەر ئەو قانونت دەچێتە مەجلس ئەوان دڵێن مغایرەتی هەیە لەگەڵ شەرعی ئیسلامدا بۆ ئەوان ئەوە دروستکردنی ئەوە یانێ لە بەرچاو نەگرتنی ئەو شەرعی ئیسلام بە نیشانەیەوە یەکە تەواو ئەو ئولگوانە شکستی ئەو فکریەتە ئەو ئیدۆلۆژیەیە کە ئێوی ژن لە ماڵەوە بمێنێتەوە بۆیە هەموو ئەوانە دەتوانین ئێمە ئاوا لە بەرچاوی بگرین کە فەرقی کۆمەڵگە و سیستمی حاکم ئەوەیە یانێ هەر کامە حتا ئەگەر نەوعی لە سەبکی لیباس پۆشین دەهەنکەجیەکە و نیشاندانی ناڕەزایەتیە بەرامبەر بە جمهوری ئیسلامی بەڵێ زۆر سپاس هاوڕە شۆڕش پرسیارێترم هەیە لێەوە دەستکەوتەکانی خەباتی ژنان لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا لە حکوومەتی جمهوری ئیسلامی چی بووە؟ دەستکەوتەکانی هەروانن کە ئێستا ئشارەم پێکرد یانێ ئەگەر ئینسان بێ بیسەنجێنێت چاو لێ بکەن و ئێستەیش ئەگەر حتا کتێوەکانی مەسەڵەن زەهنی منداڵێک زەهنی ژنێک نەوجەوانێک چۆن دروست شکل دەگرێت بەرەساسی ئاموزش بەرەساسی خانەوادە بەرەساسی کۆمەڵگە مەحەلە مزگەوت ئاین سنەت فەرهەنگ هەموو ئەوانە تەئسیر دەکاتە سەری وەسەی مەسەڵەن لەم ڕۆژانەدا من تماشای کتێوی مەدرسەی تەنزیمی خانەوادەی کچانم دەکرد چاکە ئەیوت بۆ ئەوەی نسبەتی جەمعیەت خەریکە بەرەو پیری دەچێەوە خەڵکی کەم منداڵیان دەبێت دەلیلەکەیەوەیە ژنانی سەرەوەی 10 ساڵ کە ئێزدواجیان نەکرێت زۆرن چاو لێ بکە مەسەڵەن ئەو فەرهەنگە ئەو سنەتەی کە جمهوری ئیسلامی ئەیەوێ بەسەری ئەو خەڵکەدا زاڵی بکە محرومیت هەیەکە لە ناو کۆمەلگادا هەیە و ئێمە نابێ بەڕاستی تووشی ئەو تەوەهمە بین کە مەسەڵەن ژنی مەرکەز لەگەڵ ژنی حاشیەشدا مقایسە بکە ئەو نابەرابەریە یانێ هەدەفی من لەو قسەوەیە بەڕاستی نیشاندان و تاکیدکردن لەسەرەوەی کە ژن لە حاشیەدا بە تایبەتی ئەتنیکهای جۆراوجۆر و کورد بەلوچ عەراب حتا تورک بە نسبەتی ژنی مەرکەز چەند نەوە ستەم بە خۆیاندا دەبینن یانێ متحملی چەند نەوە ستەم دەبن و ئەویش دانەی لەوانەیە سەرەڕای هەموو ئەو ستەمانە وتم کۆمەڵگەی ئێمە ئێستا زۆر پێشکەوتوترە لەو نەزمە لەو سیستمە لەو ئۆلگوانەی کە جمهوری ئیسلامی ئەویست زاڵی بکە تماشای بەنسبەت وتم لەژێر ئەو فشارەدا کە جمهوری ئیسلامی ناوێ هیچ پاشەکشەیەک بکات لەبەرەوەی کە ئەزانێ زۆر لەوە نامەشروعترە کە بتوانێت ڕێفۆرمێک بکە بەرگەی ئەو ڕێفۆرمە ناگرێ خەڵکشتی زۆرتریان دەوێت ئەوە ئەوتم ئەو هەموو اعتراضاتی کە دەبێ و مقاومەتە دەکا لێوە سەرچاوە دەگرێت بەڵام عەلا ڕەغمی ئەوە هەموو ئەوانەوە تۆ چاو لێ بکە گروپهای هونەری گروپهای وەرزشی مبارزاتی ژنان و فعالیت هەیە کە دش بەو سیستەمە دەگرێت حتاوانێ وا دێنە دەرەوە لە وڵاتانی تر دەژین هیچ کامیان حاضر نەبوون
ئەو شتانەی کە جمهوری ئیسلامی بیسەلمێنە بەسەر کۆمەلگا قبول بکە و ئەوانەی نەوعێکە لە دەستکەوت یانێ ئێستا بە نسبەتی ساڵانی پێشووتر ئەو شتانە نابینین دیارە بە نسبەت زۆر نابێ من وەکو خۆم خۆش خەیاڵ نابم کە هەموو شتێک دروستە و باشە و ئیتر لازم بە هیچ ناکە زۆر کاریەوێ هەموو شتێک تەنیا جمهوری ئیسلامی نییە فەرهەنگی ناو کۆمەلگا زۆر خراپە بەڵام ئیمکانیەوە هەیە با استفادە لەم دەستکەوتانە و بە تایبەتی جمهوری ئیسلامی خودی جمهوری ئیسلامی زۆر باش بوو لەو لە حازەوە باش بوو کە نیشانیدا حکوومەتی مەذهبی دەتانێت چەند ڕەندە بێ چەند خەڵک بەرەو دواو ببە چەند ارتجاعی بێ و چەند ستەم کاتە ملژنانە و لەو باریشەوە خەڵکە و تەجروبەیانە هەیە وەوەش دەستکەوتێکە بۆ تێگەیشتنێکی زۆرتر لە سیستمی جمهوری ئیسلامی و لە عمری ئەو 43 ساڵێ. زۆر سپاس هاوڕێکەژان بەڕای ئێوە ئەمڕۆکە بۆ ئەنجام گەیاندنی داخوازی ژنان چ شێوە خەباتێ پێویستە؟ ئەمە ویست لەسەر زۆر باش بوو کانیگیان و شۆڕشیش باش قسەیان کردم لەسەر مەسلەی ئەم مەسلەی ژنان چی پێویستە و ئێستا لە بواری سیستماتیکەوە هەڵمان سەنگاند لە بواری خەباتەوە خەباتە سیاسیەکانیەوە بەڵام ئێوە پرسیارێکی زۆر باشتان کرد کە بۆچی ئێمە هێشتا ئەم مەسلەی ئەم توندوتیژیانە بە شێوەیەک بەردەوام شاید ئێوە بڵێن ئەو جاران کچێکە کوژرا زۆر کچ کوشرا بەڵام میدیاکان نەبوو ئێستا کچێک کوژێن ئەو خەڵک لایەن نیشاندا بەڵام بەڕاستی ئەم بۆ من زۆر 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 گرینگە پێش هەموو شتێ ژنان مافی خۆیانەکە بژین مافی خۆیانەکە بە هەر شێوەیانەوێ ژیان بکەن بەڵام ئێمە کە ئێستا بووەتە مەسلەیەکی تاریخی یا مێژووی بۆ ئەوەی کە هەمومانەوێ خەبات بکەین بۆ ئەوەی کە ئینسانی مافە ئاساییەکانی خۆی بەدەستبێنێمە خۆی لەناو بەشەریەت تا شتێکی زۆر زۆر ناحەزە لە هەر سوورەتە چونکە ئەبێ هەموو شتێ بەرابەر بەڵام بەڕاستی من ئەمەی کە ئەڵێم مەسلەیە کە من ئێستا پێشنیاریەکەم چونکە ئێستا دیارە کاتەکەمە و ناکرێت دانیشی بە جوانی تحلیلی یا تەفسیر کە یا ڕەحنە بکەیتە لەوەی کە ئێمە وەکو مەسلەی سیستماتیکی سیاسی کولتوری یا فەرهەنگی یا هەر شتێک چنێک توانیمانە دەستکەوتمان بێ لەم شتا ئێستا ئێوە وەکو مەسەن کوردێکشایە لە بواری مەسەڵەن حیزبیە و هەڵی سنگێنن لە بواری خەباتەوە هەڵی سنگێنن وێڵا من ئەڵێم عشیرەت و مەلاکان و لایەنگرانی حکوومەتە سیاسیەکان و کولتور بەکولی بە تەواوی کولتوری کوردی و زۆر ئەمانە هەموو تەسیر گوزارن لەسەر ئەم مەسەلە تەنها مەسلەی انقلاب نییە بەڕاستی چونکە ئێمە پێش انقلابی شەر ئەم کێشەیە بوو ئەمە مەسلەیەکی مێژوویە و ڕێژەیە بە مەسلەیەک توندوتیژی بەرامبەر بە ژنان مەسلەیەکی جیهانیە ئێستا ئێمە بە تایبەتی لە خاوەرمیانەوە بە تایبەتی لە ناو ئێرانە ئاوایە ئەتوانی بۆی بڕوانی هەر لە وڵاتە پێشکەوتوەکانی شاوەکو دەستکەوتە بینین ژنان ێستاژ وەکو لە ئیش و کارە دەرامەدەکان لە پیاوەکان کەمتر وەرەگرن یعنی وەکو پارە وە زۆر زۆر شتیتر لە هەر سوورەتە بەڵام من وەکو پێشنیار ئەمەیە ئەمە مەسلەی ژنانمان ئەگەر بیان ڕیشەیی چاوی دووری قینەوە لەم شتانەی کە باسمان کرد بەڕاستی مەسلەی ئێمە مەسلەی پەروەردەیە مەسلەیەکە کە لە بناغەوە دەست پێ من نازانم ئێمە ژنان هەموو جارێک دادەنیشین باسی کێشانە ئەەکەی لە سیستماتیکەوە پیادین حتا هەموو ئەم شتانەکە باسی هەتا کولتور هەتا ئەم شتان ئەزانم دەستکەوتە ئێستا من و شۆڕش و کانی و جەنابەت دانیشتووی لەمە دەستکەوتە ئێمەشە لەو کۆمەلگاوە هاتوو و ئەمە ئەوڵین کاریشمان نییە من بە خۆم ساڵێکە هاتوو 20 ساڵە خەرێکم کارەکەم 20 ساڵە ئەرێم نەداوە بۆ سیستم و نایشیدەم و حتمما پەروەردەشمانەوە زۆر بۆ کە کەسانێکی تر ئەرێ نەدەن بە ئەوان و ڕاوەستن ئەمانە هەمووی بەجێ خۆی ئەمانە هەمووی لە جێ خۆیان وەستاوە ڕاستە دروستە ئەکرێ بەڵام مەسلەی ئەوە کە ئێمە چی بکەیت کە ئەم مەسلەی وەحشیگەریە بەڕاستی من ئەڵێ وەحشیگەری لەسەر کوشتنی ژنان لەسەر کوشتنی کچانی بێتاوان تەواو بێت مەسلەکە گەڕێتەوە بۆ ئەوە کە من پێشنیارم وەیە وەکو ژن پێش هەموو شتە بێین بۆ خۆمان زین خۆمان چەندێک توانیمانە لەسەر خۆمان کار بکەین چەندێک توانیمانە وەکو پەروەردە وەکو دایکێک لەسەر کچەکەی کار بکەن ئەمانە زۆر زۆر گرنگە هەموو شتێک لەو شوێنەوە دەست پێەکە کە تۆی لێ لە دایکە بی و لە لاویا پەروەردە وایە هیچ پشتیوانیەک بەڕاستی وەکو ئەوەی کە کانیگیان باسی کرد وەکو یەکگرتنی ژنان کە بۆ لێرە لەم ئەڵمانە هەزار دەنە حیز بوو بە هەر حاڵ یەکگرتنی ژنانمان بوو و دایشم نابوو هەمووشیان هاوڕێ من و بە ساڵەکانە و
دیکە ژان چیەکەی و چی ناکەی و دێ ئەمە چ دەستکەوتێکی دێتەوە مەسەن خەریکی ئەوواکەی دی بایمە بیکەنە پرۆڤەیە با بیکەنە بەرنمەیەک با بیکەنە دەستکەوتێک بۆ ناوخۆ بۆ ئەوەی کە نەڵەن ئێسەوە ئەمە کە لە ناوخۆ جا خەڵک وازانێ هەر ئەوانەی کە لەوێن خەریکن کارەکەن بەخاطر ئەو لابردنی ئەو ڕەشاییە کە وازانە هەر کەسێک لە ناوخۆ بێ کارەکە هەمووی ناوخۆیەکان دڵساردن بەوەی کە ئێمە لە دەرەوەین ئەڵێن نا هیچ ناکەن دانیشتون فقط قساکەن دەستکەوتیان نییە وەختێکیش کە دەستکەوتێبی خۆمان وەکو ژنان پشتیوانی لە یەک ناکەین ئەمە مەسلەیەکی مەسلەی کاری و مەسلەی یەکگرتنی ڕێکخراوەکان و هوەر و بەهەر حاڵ موسیقا و نووسەر و حیزب و سیاست و هەموو ئەمانە ئەبێ ئەمانە لینکێکیان هەبێت چونکە ئێمە شتێکی مشتەرەکمانەیە مەسلەی ژنان مەسلەی حیزبی نییە مەسلەی شاعری نییە مەسلەی نووسەری نییە مەسلەیەکی بەڕاستی گەورەیە وەکو ڕەگەز وەکو ژن وەکو نیوەی کۆمەڵگا بۆیە هەمومان ئەبێ بە هەموو فکرێکەوە بەشدار بین لە مەسەلەیە بیکەینە باوەڕ زانی چی هەر شتێک لە نەبێ بە باوەڕ ناگۆڕێت حتا ئەو شتە ببێتە باوەڕ بۆ خودی ژن ئێشێ خودی ژن باوەڕی بەوە بێ کە خەریکە زوڵمی لێ ئەچێ ئێمە فکرەکەیت و هەر لە ناو چوارچێوەی ماڵەکانمانە چەندانە ژنمان هەیە خەریکە بە ناو گەلێکی ترەوە لەگەڵ خۆیان توندوتیژیەکە قبولکردنی زوڵمێک لە پیاوەکەی بە ناوی عشقەوە 1001 شت خەریکە ئەبینێت بەڵام ئەڵێ ناتوانم عاشقم زعفەکانی نادۆزێتەوە نقطە قووەتەکانی نادۆزێتەوە مە لێرەدا دەگەڕێنەوە بۆ پەروەردە دیسان دروستە سیستم زۆر تەسیری هەیە ڕاستە کانیگە لە ساڵی 57 تا کراوە وازانی پێش 57 نەبووە بە قوربان وازانیتە بەر لە ئەوانە چەند اتفاق هەیە کەوتووە ئێمە بە نمونە بۆ دایە گەورەکانمان و دایکی دایکەکانمانە تماشایەکەین پس ئەمە مێژوو نییە مێژوویەکی تایبەت نییە ئەمە کولتورێکە چ لە سیاسەتی دەسەڵاتێکی حاکمیت کە وەک شۆڕشتی ڕاستەکە ئەمە قانونی ئەساسی ئێستا بۆ جمهوری ئیسلامی دەی قانونی ئەساسی لە کێ وەرەگرێت دەی لە دین وەرەگرێت دەی دین کێ قورئانە قورئان کێ تەوا و زەنستیزە ئەمانە هەمووی دەستی داوە بەدەستیەکۆ بۆیە خودی خۆمان خودی ژنان حتا هەنگا هەڵ نەگرین حتا خۆمان نەناسین حتا باوەڕ بە خۆمان نەیەنین حتا باوەڕ نەیەنین کە ئێمە ئەوێ ئەم شتە بەدەست بێنین بە هەر قیمەتێک نابێت دەستکەوتی نابێت تا ڕێکخراوەکان یەک نەگرن دەستکەوتی نابێت نە بە پلاکاردە نە بە ڕادیکال شعاردانە لە ناوخۆ خۆم تازە هاتووم ئەزانم کە ڕادیکال کاریشمان کردووە بەڵام بەڕاستی زۆر بەکەم من ئینتزارم هەیە ئیتر دوای ئەو هەموو ئینتزارم هەیە ئیتر ژن کوژی کۆتایی پێ بێ بەسە ئیتر مناڵانی نەفرۆشێت کچان نەفرۆشرن بە پیاوانی بەتەمەن ئەگەر ئەم دارە بڕۆینە بەرەوە قڕەبین وە بەسەلێکی زۆر گرنگ بۆ من کە لە کۆتایی باسیەکەم تکایە وەکو پێشنیار کە ئەگەڕێتەوە سەر پرسیارەکە تکایە مەسەلەی ژن کوشتن نەکەین بە مەسەلێکی کوشتنی ئاسایی مەسەن ئەڵێن فڵانە کەسیان کوشت دزی کردبوو ئۆکەی ئاسایی مەسەلەی ژنان مەسەلێکی کوشتنی ئاسایی نییە ئەمە قڕکردنە ئەمە ترۆرە ئەمە ئەبێ وەکو یاسایی لەگەڵ یا هەڵسو کەوت بکرێت ئەمە قەتڵێکی سادە نییە ئەمە کوشتن نییە ئەوە فڵانی کوژرا هەموو قەتڵێک خراپە بەڵام جاری وایە تۆ لە یاساڵە لەسەر دزی بووی کابراڵێ حەقی بوو بەڵام مەسەلەی ژنان ئەمە بەڕاستی وەکو ترۆر لاوی لێ بم وەکو قڕکردن ناوی لێ بم و بێدەنگبوونی هەر مرۆڤێک لە هەر جێگەی خۆیان چه مرۆڤێک یاسایی چه هونەرمەندێک چه گۆرانی بێژێک چه شاعرێک چه سیاسەتمەدارێک چه دیپلۆماتێک چه سەرۆک حیزبێک چه هەر ئینسانێک بێدەنگ بێ یعنی خوێنی دەستی سوورە بە خوێنی ئەم ژنانە بەڵێ زۆر سپاس هاوڕێکە ژان هاوڕێکانی تێمە لە ئێوە ئەمڕۆکە خەباتی ژنان لە چه ئاستێکدا دەبێن بەڵام بە کورتی چون کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوە واتر ئەزانی چۆنن گوڵ نازگیان کە ژانگیان لە توولی تاریخە لە زمانێکە مالکێتی خصوصی دروست بووە لە زمانێکە تەبەقات دروست بووە تا بە ئێستا ژنان بوون بە جنسە دووەم وەخرانە سەگۆشەی ماڵە بۆیە ئەمە قارنهای مۆتەمادیەکە زڵمەچی لە ژن بە ژنوپیا و بەرابەر نابەرابرن و لە توولی ئەم هەموو ساڵانی چەدا لە توولی ئەم هەموو تاریخە توولانیەچەدا مبارزە هەر بووە بە مبارزەیەکی زۆرتری چیگەرەکە زۆر پتەوتری چیگەرەکە زۆر بە ئێرادەی گەرەکە من نایژم تا بەر لە سەرکار هاتنی خۆمێنی دار و دەستەی مبارزە نەبووە لە توولی تاریخە هەروە بووە و هەروە کە ئێمە ئێستا ساڵیادی ئەو ژنانە ئەگرین کە لە کارخانەکانی نیویۆرکە کوژران لە توولی تاریخا پەس بووە لە
قەرنێ زیاتر لەمەوبەر ئەم مەبارێزانە سازمان یافتە بووە هەر بووە کوشتنی ژنانیش هەر لە سەرەتاوە بووە هەر لە کاتێکا کە مالکیەتی خۆسوسی دروست بوو هەر لە کاتێکا کە تەبەقا دروست بوو کوشتنی ژنانیش تا بە ئێمڕۆ هەر بووە بەڵام من ناتوانم بێژم من تەنیا لە خۆمەوە دەست پێەکەم ئەوانەی کە تەنیا لە خۆیانەوە دەست پێەکەن چارەنووسی ڕەشیان نەبینین ئەوانەی کە تەنیا لە خۆیانەوە دەست پێەکەن هەروان گیانیان لە دەسەدەن ئەبن ئەیان کوژن ژێری لەوای حیفزێ ناموس و نازانم دفاع لە ناموس و ئەوانە کە تەنیا خۆیان ئاگاه بنەوە ئێعدامە کریەن ئەوانە کە تەنیا خۆیان ئاگاه بنەوە ئەدرن بە چوبەیداران لەناو سیاو چاڵەکانە جێگەیانە بۆیە ئێمە ئەبێ درۆسە هەر کامێکمان لە خۆمانەوە دەست پێ بکەین بۆیە ئێمە ناتوانین بە یەک نەفەر درۆسە ئاگاهی جزئی ئەوڵین شتێک ئەوڵین فاکتێکە کە ئاگایی کە کەسەکان ئەگەیت بە یانێ شروع بە قەدەم هەڵگرتن بۆ مۆبارزە کاوو بە دەستهێنانی مافەکانی خۆی بەڵام لە پاڵی ئاگایی چایمە فاکتایەکی زۆرمان هەیە وەکو ئیستیقلالی اقتصادی کە بەداخەوە ئێرانی سە بێکاریکی گۆستەردە هەیە تعدیلی نیرو هەیە هەموو ئەوانە هەیە بەڵام هەرەوەی کە ئەو کەسانە ئاگاه بنەوە وردە وردەوتم خۆیان متەشەکیلکەن و تا بگەین بە مافەکانی خۆیان بایسە قسەکان تکرار نەکەمەوە بەڵام بە تەنیا بە یەک نەفەر هیچ ناکری ئەو یەک نەفەرانە ئەبێ یەک بگرن وە کاتێکە جەمعەکان زۆر بوو جەمعەکان یەک بگرن جۆنبشەکان یەک بگرن و دیسان تەبەقە یەک بگرین هاوڕە شۆڕژ پرسیارەکەم لە ئێوەیە چۆن دەکرێت بزوتنەوەی ژنان بەرەو خەباتێکی ڕادیکال بە ئاسۆیەکی سۆسیالیستی بچێت خەتیەوەیە کە پرسیارێکە بە ئاسانیە جواب نادرێتەوە کە ئەو بزوتنەوەی ژنان بەو ئاسانیە ناکرێەوە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو ئێرانە کە ئێمە لەگەڵ شتا یانێ ژن لەگەڵ چەندەوە ئەستەملا بەرەو ڕووە یانێ بە ئینقلابی سۆسیالیستی و بەرابەرکردنی اقتصادی ئەمە چاوەڕوانیەوە بین کە لە فەرهەنگ لە دین لە سنەت و لەو شتانەی کە نەتیجەی فەرهەنگی هەزاران ساڵەیە فەوری بتوانین گامێکی بەرەو پێش بچین بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵەوە یانێ ئینقلابێکی سۆسیالیستی یانێ ئینقلابێک کە ڕیشەی هەموو ئەو نەوە ئەستەمانە یانێ سیستەمێک کە ڕیشەی لە دینە هەیەەوە ژن نیوەی پیاوە زۆڵمی لێ دەچێت ژن دەکوژن ناموسە مالکیەتە هەموو ئەوانە فەرهەنگێک کە لە ناویە چاو لێکردن لە ژن وەکو جنسی دووەم ئەرزش گوزاری ژن هەموو ئەوانە لە ناو فەرهەنگەدا جێکەوتووە و اقتصاد مەسەڵەن چاو لێ بکە لە شوێنێکی وەکو ئێراندا ئەسەن بە ئەنازەی تەبەقەی کرێکاری ئێرانیش کار نییە و بەتایبەتی وتم یەکی شتێکە ژنان زۆر بەرەو پێش دەبات لە ناو کۆمەڵگادا ئەستەقلالی اقتصادیانە یعنی چاوی لە گیفانی پیاو نەبێت وەکو کالا نەبێت کالایەک کە کەسێک دەیکڕێ و شتێکی پێدەدا و ژیانی بەهرەمەند دەکا بۆیە مێوێ بڵێم یانێ ئەو شتە چاوەڕوانی نییە ئێمە چاوەڕوان بین بزانین ئەو ئینقلابە کەی ڕووەدا و مەعیاری ئەمە بۆ ئەنازەگیری ئەو پێشکەوتنە یان ئینقلابی سۆسیالیستی لووتکەی ئەو ئەرشەیە یا ئێمە توانیمانە فەرهەنگی ناوە کۆمەڵگا بەرەو ڕووبوونەوە لەگەڵ تند و تیژی هایە کە بەرامبەر بە ژن دەکرێت معیار مارکس خۆی دەڵێ معیاری ئازادی جامعەیەک لەگەڵ معیاری ئازادی ژن دایمە پێناسە دەکەین و سۆسیالیزم ئەوەیە یعنی مبارزەیەکە کە ئەمڕۆ دەست پێ دەکات و ئینسان لە ناوی ئەو ئینقلابەدا کولی ئەو کۆمەڵگە نەتەنیا ژن ئینسان دەبێ بە مەوجودێکی تر یعنی ژن لە پلەی دووەم و سێوەمی ئەو کۆمەڵگەوە بەتایبەت وتم ژنانی حاشیەی وڵاتەکان یاسن ژنانی جەهان سێڤۆم تۆ چاو لێ بکە ژن بە نسبە ئێستا لە کۆمەڵگایەکی وەکو ئەڵمانە مەسلەی ژن لە وڵاتە مەسلەیەکی ترە و مەسلەی ژن لە وڵاتێکی وەکو ئێرانە مەسلەیەکی ترە ئێمە تازە دەرگیرین بۆ بەرابەری حقوقی بۆی کە بتوانین حەقی کار پێیاکەین بۆی کە حەقی تەلاق بدەن بە ژنان بۆی کە ژن نەکوژرێت کەسێکی خۆشەوێ ئێمە لەگەڵ شتایەکی ئاوا تەرەفین و ئەمانە خەریکن دەگەین بەوەی کە مەسەڵەن واقعەن لە شرکەتهای گەورە و لە دەسەڵات و لەوانەدا بەرابەری ژن لەگەڵ پیاودا بەرابەر بێ و یەک مەسلەی مهم کە لە ناو قسەکانی هاوڕیان نبوو مەسلەی پەروەردە
شتێک نییە جیا لە مەسلەی دەسەڵات. یان تۆ ناتوانانی لەگەڵ مەسەل یان لە کولتور فەرهەنگ چییە؟ فەرهەنگ لەکوێوە دێ؟ دیارە فەرهەنگ لە ناو ئەو کۆمەڵگەدا نەتیجەی بڵێن سەدان و هەزاران ساڵ بەرەو پێشچوونی ناو کۆمەلگاکانەوە قابل قبول بووە، بەڵام ئەو فەرهەنگە باستەولید دەبێتەوە لەلایەن کێوە؟ لەلایەن کەسێکەوە کە اقتصادی بەدەستە، لەلایەن کەسێک کە ئاموزش پەروەرشی بەدەستە، لەلایەن کەسێک و مزگەوتەکانی بەدەستە، لایەن کەسێکەوە کە قانون دابین دەکات لە وڵاتە، ئەوە بێ پەروەەردە. ئەگەر قبولی نەکەی مەسا گەرژنێک ئەو ئەرزشانە قبول نەکات لە ناو کۆمەلگە سزا دەدرێ. ئەو سزا لە قەتڵی ناموسیەوە هەیە تا ئەسید پاشی تا سەنگسار و هەموو شتانەی کە ئێمە بە ڕۆژانە وەکو خشونەتی دژ بە ژنان دەیبینی. ئەگەر بە کورتی و زۆر بەرحاڵ توول نەکێشە قسەکان، خەباتی ژنان لە ئەمڕۆ دەست پێ دەکا و سۆسیالیزم لووتکەی ئەو بەرابەریانەیە و ئێمە زمانێک توانیمان ناو ئەو کۆمەڵگادا و بە دروستی هاوڕێیانی شارەیان پێکرەوەیە تەشەکل بۆ بەدیهاتنی هەر خواستێکی جەماوەری یان هەر بزوتنەوەیەک تەشەکل و ئاگایی و حەزبی سیاسی پێویستە. بەداخەوە ئێستا شتانە وجودی نییە ئەسڵەن و وایش نییە کە هەموو ئەو متاڵباتانە یەکسەر لە ڕۆژی ئینقلابدا هەمووی فەوری جێبەجێ دەبێ و وەکو قەدنامە حکم دەکەیتە ناو کۆمەڵگا و دەتوانی و حکومانە جێبەجێ بکەیت. نادروستبوونی ئەو قەتعانە ئەو شتانەیە کە جمهوری ئیسلامی نەیتوانی بیکە. ئایا توانی ئەو شتانەی کە وەکو قەدنامە دەری دەبڕی زاڵی بکە؟ ئێمەش بۆ ئەو شتانە بێ فەرهەنگ، کولتور، ئاموزشی ئالتەرناتیومان ببێ و ئەمڕۆ لە ناو کۆمەڵگادا دەستی پێ بکەین وشیارکردنەوەی ژنان، ئاموزشی ژنان، ڕعایەتکردنی حەق و حقوقیان، منداڵان و ئەنواعی تەشەکل لە ناوە کۆمەڵگادا بە تایبەتی تەعاوەنی هەیە کە لە شارهایەکی کوردنشیندا ئیمکانی ئستەقلالی ماڵی ژنان نیە تەعاونیان بۆ دروستکەن، بتوان بۆ خۆیان کارکەن، بتوان گروپیان بێ هونەر ببەنە بەرەوە نەزەری سیاسی بدەن و هەموو شتانە و بەرحاڵ ئەوە ڕێگەیەکی دوور و درێژە هیوادارم بە خەبات و تێکۆشان بتوانین ئەو ڕێگەیە هەموار. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێیانی بەشدار بۆ من پرسیارێکم نییە ئەگەر خۆتان وەکو قسەی کۆتایی یان پەیامێک یان قسێکەیە فەرموو بەڵام بە کورتی. هاوڕێکەژان ئێوە فەرمونون. عزیزانم هیچ قسەیەک نییە، ئەم مەسەلە مەسەلەیەکی زۆر زۆر بە هەر حاڵ قوڵ و درێژە پێویستی بە تەوەرهایەکی زۆر باشە وەشیکردنەوەک و شیوکردنەوەیەکی باشی هیوادارم هەمومان بتوانین دەست بە دەستی یەک بەرحاڵ ئەم مەسەلەیە بگەین ئامانج و ئاسۆیەکی ڕۆن بە ئاوا تەخوازم بۆ هەموو داهاتوی ژنانی هەموو دنیا بەتایبەت ژنانەی بەرحاڵ وڵاتانی تر وەکو ئێران و کوردستان و ئەوانەی کە زیاتر ژێر فشاری ئەم توند و تیژی و زوڵم و زۆرەدان. دیسانەوەش 8 مارس پیرۆزبایی ئەەکەم لە هەموو ژنانی دنیا، هەموو ئەو ژنانەی کە ئازادی خواز بوون، هەموو ئەو ژنانەی کە بەڕاستی دەستیاندا بە دەست یەکەوە لە خۆیان گوزەران لە زۆر شتیان گوزەران هەروەکو هاوڕێیان ئیشارەیان پێکرد بنمونی ئەوانەی کە ئێستا لە بند و زیندانەکانە بەرحاڵ تەمەنیان بەسەرەچێت و بە خراپترین شێوە. دیسان پیرۆزباییتان لێ یەکەم، دەستان خۆش بێ، سپاس بۆ بەشداربووان و سپاس بۆ بەڕێوەبەرانی بەرنامەکەش. زۆر سپاس. هاوڕێ شەوڕێوە فەرمونون. منیش کورت دەمەوێتە ئەو قسەی کانی پێم وایە شارەی پێکرد، ئەویش کەمپین و دفاع لە زیندانێکی سیاسی وەکو زەینەبی جەلالیان و زارا محەممەدی و هەموو ئەو ژنانە یانێ بوون بە سەمبولی مقاومەت، ئەوەی کە خەڵک دفاعیان لێ دەکا، ئەوەی کە ببن بە نەوەیەک کە ژنان چاویان لێ بکەن، منداڵانی نەسلی داهاتوو چاویان لێ بکەن و ئەو ژنانە ژنانی وڵاتی ئێمن کە دەتوانن بەرامبەر بە حکوومەتێکی دڕندەی ئاوا بوەستنەوە، ئەوە دفاعیان لێ بکەینەوە زیندانیانە، عکسیان بەرز بکەینەوە، تەرجەمەیان بۆ ساز بکەین لە ناوی ئێرانەوە لە دەرەوە و بێزافەیەوەیکیشە ڕۆژی ژناوە نەبێت ساڵی یەک جار کۆ دەبینەوە، ڕۆژانە کاری بۆ بکەین بەتایبەتی لە کوردستانە ڕێکخراوەی سیاسی یا ڕێکخراوەی مەدەنی، ڕێکخراوەی اقتصادی هونەری بۆ ژنان چاک بکرێەوە، ژنان بە دەوری یەکە کۆ ببنەوە، هەر دەیەقەیەک لەو گۆشەی ماڵە بێنە دەرەوە، ئیسراحەتێ بکەن، پیادەڕەوی بکەن، وەرزش بکەن، زۆر باشەوە بۆ شتانە هەوڵ بدەین. زۆر سپاس. هاوڕەکانیەوە فەرموو. منیستا یەکەم بە کورتی بێ
من داواکاریم لە ژنان و پیاوانی بەرابەری تەڵەبەوەسە کە دڵسەرد نەبنەوە. ئمە لە توولی قەرنهای متەمادی نابەرابری بووە لە بینمانە و هەر لە سەرەتاوە مەزهەب و پیاو سالاری وەکو دوو ئەبزاری بەهێزی سیستەمەکان تا بە ئێمڕۆ ڕۆژ بە ڕۆژ بەهێزتەریان کردووە و ڕۆژ بە ڕۆژی زیاتر استفادەیان لێ کردووە. بۆیە ئێمە نابێ بێژین ئەمانە زۆر بەهێزن و ئێمە حریفی ئەوانە نابین. هەر دەنگێک بۆ خۆی دەنگێکە ناومید نەبین و منی زۆر موافقی قسەکانی شۆڕشم نابێ فقط ڕۆژی 8 مارس هەموو چالاکیەکمان مختصی ئەو ڕۆژە بێ، هەر ڕۆژی کە ئێمە بێ بوەخشن 8 مارس بێ و هەر لە ئەم 8 مارسۆ بەنامەڕیزی بکەین بۆ 8 مارسی داهاتوو کە ئێمە لە توولی ئەم یەک ساڵە چەندێ دەستکەوتمان بووە و چەندێ بە ئەهدافەکەمان نزیک بوونەسەوە. جارێکی تر 8 مارس پێرۆزێژم و زۆر سپاس بۆ بەرنمەکەتان و بینەرانی خۆشەویستان. منیش سپاسی هاوڕێیانی بەشدار بوو کە ژانی ئەسەدی هاوڕێ شۆڕشی کەریمی و هەروە هاوڕێکانی کەرەمپورەکەم کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتە میوانمان بوون. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاسۆی بەرابەری بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان کە سەبارەت بوو بە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون.